قەپانە ناقانونیە استقلالەکە ئێمە بارمان بە دنگیل بارەکەین لێرە ئەگەی نێرە هەموو قەپانەکان 5,000 لا ئێمان 10,000 ئەگەر جەرموت بارکەی 20,000 ئەگەر مکەسەر بارکەی 20,000 هەموو قەپانەکان 5,000 باشە خێرە ئێمە لێوە دین بۆیرە ڕۆژی 5 کارم بکەین 50,000 چتی وابێ زیاتر دنگیل زیاتر ببەستە بە زیاتر بارکە ئەگەر تو لە بەر شارەکە دەبوو بە تۆناج بار ناکەی وایە نا ئیتر ئێمەش گەرەکمانیان 5,000 و مەسح یان ئێمەش ئاوە ڕێگەیان لێگری تەنها ڕێگرەکە بۆ شۆفێرانی بار هەڵگری گەڵابێ یاخود بۆ شۆفێرانی هەموو هەین وایە لە جنوبەوە بە تۆناج بارەکە تیا لێراری وڵات و زیادت هەیە بە چاو خۆم بینیمە 180 غەرامەیان کردووە یعنی ئەدا دەسەر خوێریم کاکە من کابراایەکم لێوە سایقم خێرە من بێم لێوە تۆناج بارێکم خێرە تو لێرە زیادت هەیە یعنی ئێمە لێراکە دنگی زیاتر ببەستی لە سەیدەکە تیاپەڕەکەین ئەگەر ڕێنەوە بوو بەر مرۆگە غەراممانەکە ئەگەر تو لە بەر شارەکەدا بۆ بە قانون ناڕۆی قانونی 5,000 هەموو قەپان 5,000 و مەسح بۆ تو 10,000 سنی من ڕۆژی 5 کارمان بکەم 50,000 لە مسەنی خێرە دەستان خۆش بێت چاو من ڕاجان بکرێ باسی ئەوە بۆکەن تۆ لە کێو لێرە ڕاوەساوی چێشەکە بە تورکمانی سلام علیکم biz burada galaba sayıqlarıyıq. Burada gəldik biz səfərinə 10 minerallar bizdən. Tonajda yüklürük. Tonajda yüklürük. 500 kilo fazlamız oğlu. Dersene git boşalt, gel bir de sıraya dur. Biz burada her zararız. Biz sabahtan durmuşuz. Saat 7'den durmuşuz burada. Sabah 7'den durmuşuz indiye kadar. İstedik bizim için bu kapan hallelalım bizim için. Ya mesih 5.000 dinar ya da yol kesarık bitti daha. برای بەڕێزم هەموو سەفەرێ 10,000 مالیە سەرن 5 سەفەرەکەین 50,000 دەین ئێمە ئەمانەوێ مەسح بارکەین و 5,000 بدەین یعنی هەموو سەفەری ئەو 10,000 مالیە سەنێ هەموو ئێمە ئەمانەوێ 5,000 بێ کێشەکەمانەوەیە برای بەڕێزم لە داقۆخۆ بارەکەین بۆ کەرکوو لە داقۆخەوە یعنی 2 سەعات جارێ ئێمە سەفەرێکەکەین 2 سەعات جارێ سەفەرێکەکەین